هێزەکانی سووریا دیموکرات لیستی نەوی فەرماندەکانی ئەو یەکە سەربازیانەی ڕادستی هاوپەیمانی نێودەوڵەتی کرد کە دەبنە بەشێک لە سوپا و وەزارەتی بەرگری و فەرماندەیی ئەرکانی سووریا و فەرماندەیی سێ فیرقە و سێ لیوای تایبەت دەکەن. لیستەکە ناوی نزیکەی هەفتا فەرماندەی سەربازی هەسەدە لە خۆ دەگرێت کە بەشداریان لە شەڕی دژی داعش کردووە، ئەوەش بە پێیوتەی چەند سەرچاوەیەکی ئاگادار بۆ ئاژانسی نۆرسپرێسی ڕۆژئاوای کوردستان. بەشێک لەو کەسانە فەرماندەکانی ئەو سێ فیرقە سەربازیە دەبن کە تێکەڵی سوپای سووریا دەبن و پێک دێن لە فیرقەی جەزیرە، فورات و دێرە زۆر. لیستەکە هەروەها ناوی فەرماندەکانی سێ لیوای تایبەتی سەر بە فەرماندەیی ئەرکانی سوپا لە خۆ دەگرێت و لە سەداسی ئەو فەرماندانە دەبنە بەشێک لە دەستەی ئەرکانی سووریا، ئەوەش بە پێی ئاژانسەکە. یەکێک لەو لیوایانە تایبەت دەبێت بە بەرەنگاربوونەوەی تیرۆر و بە هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی کار دەکات لەسەر تاسەری خاچی سووریا. سەرچاوەیەکی ڕۆژئاوایی ڕادەستکردنی لیستەکەی پشتڕاست کردەوە و هیوای خواست بە زووی پرۆسەی یەکگرتن ئەنجام بدرێت. تێکەڵکردنی هەسەدە لەگەڵ سوپای نوێی سووریا بە پێی ڕێکەوتنی نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیە کە لە 11 ئادار واژۆکرا، بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە ناوەڕاستی تشرین یەکەم ئاشکرای کرد لەگەڵ حکوومەتی سووریا بە شێوەیەکی سەرەتایی لەسەر پلانێک بۆ یەخستنی هەسەدە لەگەڵ سوپای نوێی ئەو وڵاتە ڕێکەوتون. ئاماژەی بەوەش کردبوو ئێمە باسی ژمارەیەکی زۆر و دایان هەزار سەرباز و هەروەها هەزاران هێزی ئاسایشی ناو خۆ دەکەین. ئەو هێزانە ناتوانن وەکو دەبجۆکانی تر بەتاک بچنە ناو سوپای سووریاوە، بەڵکو وەکو پێگاتی سەربازی گەورە پەیوەست دەبن کە بە پیپەیڕەوی ناوخۆی وەزارەتی بەرگری پێگەێنراون. هەروەها پێشبینی کردبوو ئەو ئەندام و فەرماندانی کە دەچنە ناو سوپای نیشتیمانیەوە پۆستی باش و بەرز لە وەزارەتی بەرگری و فەرماندەی سوپا وەربگرن.